قسە و باسی زیاترەکەین لەسەر چالاکیەکان و لەسەر پانێلەکانی ئەمڕۆ بگومانێکێک لەو پانێلانەی کە زۆر گرنگ ئەمڕۆ پێشکەش کراوە لەلایەن مامۆستا ناسک حەسەن بە کالیۆریۆس لە میوزیکدانان کە یەکێک لە پانێلە گرنگەکان کە ناونیشانێکی گرنگی هەیە کە ئەویش ڕۆڵی میوزیکدانەرانی خانمانی کورد و ئاسۆیەکی نوێ بگومان ئەم بابەتە قسەی زۆر هەڵەگرێ زۆر بەڕێز خاتوون ناسک حەسەن لێرە لەگەڵ منە قسە و باسی زیاتر دەربارەی پانێلەکەکەین بەخێرهاتی خاتوون ناسک سپاس دەکەم ناونیشانەکەت ناونیشانێکی سەرنجڕاکێشە ڕۆڵی میوزیکدانەرانی خانمانی کورد و ئاسۆیەکی نوێ مەبەست چییە لە ئاسۆیەکی نوێ؟ بێگومان ئێمە هەمومان نەزانین خانمان لە بواری موزیکەوە کەمێک کەمن لەبەر ئەوە من زۆر حەزم کرد ئەم بابەتە باس بکەم و بە تایبەت موزیکدانان لە بواری موزیکدانان ئێمە هەمومانە بینین کە چەندین خانمانمان هەیە کە خەریکی موزیک ژەندنن یاخود بڵێن ئاوازی گۆرانی دانێن یا گۆرانی مناڵان بەڵام وەکو فۆرمی موزیکدانان زۆر کەمن لەبەرەوە حەزم کرد زیاتر بۆ ینی باسی ئەم بوارە بکەم بۆ لە پانێڵەکە زۆر باشە پانێڵەکە بە گشتی ئەمە هێڵە گشتێکەتی بەڵام ناوەڕۆکەکەی زیاتر ئەتەوێ ترکیزیان فۆکەسەکەی تۆ لەسەر چییە؟ بەڵێ زۆر حەزم کرد باسی ئەوە بکەم کە خانمان زۆر پشتگوێ خراوەیە هەمانن ئێمە کەوتمان کۆمپۆزیشن خۆشبەختانە وەکو باسم کرد لە زانکۆی سلەیمانی وابزانم یەکەم زانکۆیە لە هەموو هەرێمی کوردستان کە بەشی وانی کۆمپۆزیشن بوترێتەوە کە ئەویش چەند مامۆسایەکی بەڕێز و خۆشەویست ئەم وانەیە ئەڵێنەوە ببوورە داوای دووبرنەکەم زۆر هیلاکەم چکە لە بەیانەوە لێرەم وانی کۆمپۆزیشن ئەڵێنەوە بە شێوازێکی ئەکادیمی و ستاندارد و چەندێک خانم لەو بوارەیە کارەکەن لە وانی کۆمپۆزیشنە خوێن و ونن هیچ هاوکاریەک نییە هیچ دەستگایەک نییە کە کۆیان بکاتەوە یاخود ئەو کۆمپۆزەرانە کۆ ببنەوە و بتوانن کاری هونەری زانستی و ئەکادیمی بەکاربێنن یاخود بڵاوی بکەنەوە جا من زیاتر حەزم کرد لەسەر ئەم بوارە بۆیە باسی بکەم کە کەس پشگیری نییە هیچ لایەنێک لە کۆمپۆزەران ناپرسێت ویستم ئەمە بخەمە ڕوو بۆ ئەوەی هاوکاری بکرێن و ببێت بە وەکو گەلان یعنی وەکو موزیسیانی گەلان ئێمەش ڕۆڵمان هەبێ زۆر باشە بێگومان تۆ خۆت یەکێکیت لەو خانمە چالاکە کۆمپۆزەرانی کە چەندین ساڵە کارەکەیت وە چەندین پانێڵی گرنگ و چەندین کۆڕ و سیمیناری گرنگت بە تایبەتی لەبارەی میوزیکدانان و ئەمەش یەکێکە لە با بڵێن پانێڵ و یاخود سیمینارە گرنگەکانی بەڕێستان تۆ چۆن تا ئێستا هەوڵت نایەوە کە ئەو خانمانەی کە لەم بوارە ئەخوێنە نیە ئەو خانمانەی کە هەوڵیان بۆ ئەم بوارە داوە کۆیان بکەیتەوە و کارێکی هاوبەش بکەن یاخود بە شێوازێک لە شێوازەکان با بڵێن ئەو ئەزمونەی کە بەڕێزت پێیگەشتووی بە هەمان شێو ئەوانیش پێ بگەن من ئەگەر باسی خۆم بکەم ببوورە لە تەمەنی 12 ساڵیەوە من خەریکی موزیکم و بە تایبەت زۆر ئارەزووی ئاوازدانانم هەبوو بەڵام بە شێوازێکی میلۆدیانە یعنی کە ئاوازم ئەزانی و ئاوازدار نێم ئەوە هەموو کەس ئەتوانێت ینی هەموو موزیسیانێک لەو بڕواایان بتوانێت میلۆدیەکی بەسیط بنووسێت و پەرەی پێبا من یەکێک ملوانە کە ئاوازدانەر هەل لە ناخما هەبوو و جگە لە ژەندن و چەندین کۆنسێرت و کاری هونەریم کردووە لە هەر شوێنێک بووم پێگەی خۆم جێگەی پێگەی خۆم کردوێتەوە لەبەرەوەی کە بتوانم کاری هونەری موزیکی بە تایبەت بۆ خانمان بکەم لە دواناوەندی ڕەنگین مامۆستا بووم لەوێ چالاکیەکم نمایش کرد پێک هاتبوو لە 8 پارچە گۆرانی و موزیک تەنها هەمووی ئاوازەکان ئاوازی خۆم بوو بەڵام دوای ئەوە چوومە پەیمانکە هەموو ساڵێک سوپاس بۆ خوای ینی توانیمە هەموو ساڵێک لە کۆنسێرت و فیستیڤاڵی ساڵانەی پەیمانگا بتوانم کارێک نمایش بکەم ینی ئاوازێک دابنێم کە بۆ پەیمانگا و یا بۆ خوێندکارەکان بشێت بەڵام ئەو شێوازی کە من ئەو ئاوازانی کە من دامناوە زۆر جیاواز بوو لەگەڵەوەی کە وانەی کۆمپۆزیشنم خوێن خۆشبەختانە کەوتم وەکو لە زانکۆی سلەیمانی وانەی کۆمپۆزیشن هەیە من خۆم یەکێک بووم لە خوێندکارەکانی زانکۆی سلەیمانی دەرچووی ئەوێ بووم
لەبەرەوە اینجا زانین کە کۆمپۆزیشن کارێکی ئاسان نییە، کارێکی زۆر بیرکردنەوەیەکی زۆری دەوێت، کارێکی سەختە. کاتێک تۆ ئاوازێک ئەنووسی ئەو ئاوازە ئەبێ بکەی بە بیکەی بە ینی هەموو هەستی خۆتی تیا بەکاربێنی، ئەو هەستەش ڕنگدانەوەی ڕاستەقاوێنی ڕاستەقینەی تۆ دەرەخاتەوە. ینی کەواتە کارێکی ئاسانی نیە. کۆمپۆزەر زۆر جیاوازی هەیە لەگەڵ میلۆدیەکی بەسیتە. من ئێستا ئەو پرسیارە بکەم جیاوازی هەیە بچیە؟ چونکە هەمووان وا ئەزانین کۆمپۆزەر بەواتای ئاوازدانەرە. نەخێر کۆمپۆزەر زۆر جیاوازی هەیە لە ڕووی ڕیتمەوە، لە ڕووی میلۆدیەکەوە. وەک باسم کرد لە بەنسبەت بڵین کە ئەڵی گۆرانیەکە نووسم تەنها فۆکسە خەیتە سەر گۆرانیەکە و ئاوازێکی ڕێک. بەڵام کاتێک کە تۆ بە کۆمپۆزیشن وەکو ستاندارد بێت بینوسی ئەبێ ڕەچاوی ڕیتمەکە بکەی، ڕەچاوی میلۆدیەکە بکەی، ڕەچاوی هەموو دیزاینی سکۆرەکە بکەیت. وەکو تابلۆیەکی هونەری وایە ڕەحمەت لێ بێت بیزەڵت وەکو تابلۆیەک وایە هەمووی هاوشێوە یەک بن و ستاندارد یعنی ستاندارد بێت بڵین ڕۆڵی سترینگ دەرکەوێ، ڕۆڵی ئامێرە هەواییەکان دەرکەوێ. زۆر ئاسانکاریتیانی ئەنی زۆر ئاسان نییە، کاتێکی زۆری ئەوێ. باشە خانمان چەندێک حەزیان بەم کارە هەیە و چەندێک تۆ لەناو خانمە بە بڵێ مۆزیک ژەنەکانە ئەم خولیایەن ئەم حەزە بەبوورە کە باسی ئەوە کە من خۆمێکێک ملۆی کە زۆر حەزم لێتی. بەڵام خانمان کە دەرەچن لە بڵین لە کۆلێژ بەشی کۆمپۆزیشن کەس نییە دەستیان بگرێ، کەس نییە هاوکاریان بێ، پشگیریان بکات، تاکو بڵین سنتەرێک هەبێ ئێمە کۆمپۆزەران کۆبینەوە، ئاڕای یەکتری بگۆڕینەوە، باسی سکۆرەکانی یەکتری بکەین، بیرۆکە یەکتری بگۆڕیتەوە و کات تەمەن بێگومان کارەکان جوانترە بێ بە پێی ئەوەی کە هەر کەسە بۆ چوونی خۆی بات. لەبەرەوە هیچ شوێنێک نییە نە سنتەرێکەیە، لەبەرەوەی ئەو خانمانێک کە دەرەچن لە زانکۆیان لە بەشی کۆمپۆزیشن شوێنێک نییە لی کۆ ببنەوە و دانیشن کارەکانیان مایش بکەن و کارەکانیان کەشکەشی خەڵکن و شوێن گروپێکی موزیکی گروپێکی موزیک نییە کە بڵین بڵەوەرن ئێوە کارتان هەیە با سەیری بکەین و کارەکانتان بڵاو بکەینەوە. زۆر باشە. کۆنتاکتی ئێوە لەگەڵ گروپە موزیکیەکان یاخۆت ئۆرکستراکان ئەوانەی کە ساڵانە با بڵین چالاکیان هەیە، کۆنتاکتی ئێوە چۆنە؟ خۆشبەختانە من ساڵی 2007 کارێکی ئۆرکسترایم پێشکەش کرد بە تیپی بڵین گروپی ئۆرکسترای سلەیمانی هەر لە هۆڵی تەلاری هونەر نازام زانیاری تەبێ لەسەر ئەوەیانە و ئەمە یەکەم کار بوو وابزانام یەکەم خانمیش بووم کە هەرتوانیم کارێکی ئۆرکسترایی چکە کاری ئۆرکسترایی کارێکی ئاسانی زۆر سەختە. لەبەرەوە جگەی سوپاس و ڕێزە بۆ تیپی ئۆرکسترا کە توانیان من بەشداری بکەم تایە. کێشەکە ئەوەیە ئەو گروپانە وتەوە ئێمە هەمومان ئەزانین موزیسیانەکان پێویستیان بە پارەیە، پێویستیان بە بژێوی ژیانیان لەسەر موزیکە، لەبەرەوە کۆگ نین و کۆنابنەوە نەک کۆکیش نین کۆنابنەوە تا بتوانن ئەو چالاکیانی کە هەیە و ئەو موزیسیانانی کە کۆمپۆزەرن یاخود ئاوازی جوانە نووسن لێیانوە بگیرێت و تۆمار بکرێ یاخود پێشکەشی بکەن یعنی لە کۆنسێرت وشتا لەبەرەوە کۆنسێرتەکان کەم بوونەتەوە. بەڵێ بێگومان کارەکانی تۆ جێگای شانازیە و تۆ یەکێکیت لەو خانمانەی کە ئێمە هەمیشە شانازیت پێواکەین و تۆ یەکێکیت لەو خانمانە یاخود لەو کەسایەتیانەی کە خەڵاتی زیوینی 25مین فستیڤاڵی نەودەوڵەتی گەلاوێژت پێبەخشرا. هەستی تۆ چۆن بوو بۆ ئەم بەسەر؟ زۆر دڵخۆشم، زۆر سپاسیانەکەم و دڵخۆشم ئەوەی هیوادارم کە دانەبڕێم و بەردەوام بتوانم هونەری کوردی بەرەو پێش و زیاتر بە پێی هونەری گەلانی تر بەرەو پێش بچێت. چونکە من ئێستا حالیان کارم زۆرە، ینی کارم زۆر نووسیوە لە بەدەیان کارم بۆ سترینگ نووسیوە، بۆ ئامێرە فودارەکانم نووسیوە، کاری ئۆرکسترای گەورەم نووسیوە، بەڵام بەداخەوە وەک پێم وتی هیچ دەستگایەک نییە، هیچ پاڵپشتێک نییە، هیچ کەسێک نییە هاوکاریت بکە کە من ئەم کارانە بڵاو بکەمەوە یا بۆ نمونە تۆماری بکەم یا بیکەم بە سیدیەک یاخود بیکەم بە کتێبێک کە خوێندکاران یا بۆ نمونە
نەوەی دوا ڕۆژمان سوودی لێ وەربگرن. من هەر لە سەرەتاوە ویستم ئەو پرسیارەت لێ بکەم کە بێگومانەکو ئاماژەشم پێکردو یەکێکی لەو خانمانەی کە مێژوێکی پرشنگدارت هەیە و چەندین کۆڕ و سیمینار و چەندین بابەتی گرنگت خستۆتە ڕوو و گفتوگۆ و قسەت لەسەر کردووە. ئەم کارانە لەکوێیە ئەرشیف کراوە بۆچی با بڵین کۆی کارەکانی تۆ لە هیچ شوێنێکا نابینین؟ منیش لە ئێوە ئەمە بێگومان ئەمە کارێکە یاخود ئەمە داوایەکە کە ئەبێ ئێمە ئیشی لەسەر بکەین. خۆزگە من ئێستا هەموو ئەمنیەتمەوەیە ئەو کارانی کە نووسیمە وەک باسم کرد لە بەدەیان کاری سترنگم نووسیەوە بە شێوازی ئەکادمی و بەدەیان کاری ئۆرکسترایی خۆشبەختانە کارێکم نووسیوە بۆ پەیمانگای هونەرە جوانەکان چکە هەروەکو مامۆستایەک لەوێم بەڵام بەداخەوە پەیمانگای هونەرە جوانەکان قۆناغی فێربوونن یعنی ئاستەکانیان زۆر بەرزنیە لیڤڵێکی بەرزنیە ئەو کارانەی من نووسیمە بەبوورەکە باسیەوەکەم ئەو کارانە بەرزترە لەو ئاستی ئەو خوێنکارانە ناچار بووم کارەکەیان بۆ گەڕانمەوە وتیانە بێ ئاسانتری بکەیت بۆ ئەوەی بتوانن کارەکە جوان پێشکەش بکەن. بەم زوانە ئینشاءڵڵا فیستیڤاڵی پەیمانگای هونەرە جوانەکان نمای شەکرێت لەوە بزانام لە مانگی شەشە چواری شەشە شتێکی وایە نەبێ بەدرۆ کارێکی تری من بڵین نمایشەکەن ئینشاءڵڵا. زۆر باشە. سەرنج و تێبینی خۆت لەسەر فستیڤاڵی گەلاوێژ و بەسەرکردنەوەی خانمانیش بەگشتی؟ دەستخۆشیان لێ یەکەم من سوپاسیانەکەم کە هەوڵیان نایانی کە یەکێک لە خانمەکان بەنسبەت شێوەکار وانە دەستیان خۆش بێ کەسیان بێبەش نەکردەوە وابزانم ئیتر هەرەوەنەش فریاکەون زۆر سوپاسیانەکەم و کەوامنیان بەسەر کردەوە دەستخۆشیش لە ئێوەکەم. زۆر سپاس دەکەم زۆر بەخێر هاتی مامۆستا ناسک حەسەن بە کالۆریۆز لە میوزیکدانان سپاس دەکەم خۆشحاڵ بووم کە لێرە بووی. زۆر